سڵاوتان لێبێت زۆر خۆشحاڵم لاڵقەی نوێی بەرنامەی گیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن سەبارەت بە پرسێکی ئابووری دیکە کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی ئێمەوە. بێگومان ئەمڕۆ ئێمە لە سەردەمێکە ئەژین کە ئەتوانین تەنها بە کلیکێک لە دنیاە ملیۆنان دۆلار ئاڵۆگۆ بکەین. لەم جیهانەدا جیهانی بازاڕی دارایی و فۆڕێکس لە یەک کاتا دەرفەتی گرنگەیە و ئاڵنگاری و مەتەسی گەورەشی لەگەڵ خۆی هێناوە. هەزاران کەس لە کوردستان سەرقاڵی ئەم بازاڕان بازاڕە دارایەکان بە سەدان کەسیش ڕۆژانە مژدەی گەورە ئەبەخشنەوە. بەڵام لە پشت ئەم واقعەوە لە پشت دەیان مژدەی دەوڵەمەندبوونی خێراوە واقعێکی تاڵ هەیە، واقعێک لە پشت شاشەکانەوە بوونی هەیە کە ناتوانێت پشتگە بخرێ. ئەویش بریتە لە دەستبڕین و پێڵکردن بە ناوی بازاڕی دارایی و فۆڕێکسەوە. لە ماوەی ڕابردوودا بە دەیان ملیۆن دۆلاری هاوڵاتیانی ئێمە براوە بە هەزاران هاوڵاتی لەناو ئەم بازاڕەیە فێڵی لێکراوە. بەداخەوە لە کوردستانە هیچ سیستمێکی بانکی یەکگرتوو کە گونجاو بێت لەگەڵ بۆرسە و لەگەڵ بازاڕە دارایەکانە و بتوانێت هاوڵاتی ئێمە بە دنیای دەرەوە بە شێوەیەکی تەندروست ببەستێتەوە. نەبوونی چاودێری بەسەر گەڵێک لەو چالێکی ئابوووریانەوە دەرفەتی گەورەی ڕەخساندووە بۆ سەر هەڵدانی ساختەکاری گەورە. ئێمە لەم بەرنامەیە گفتوگۆ لەسەرەوەکەین کە ئایا بازاڕە دارایەکان لە جیهاندا ئاڵوگۆڕی پارە و ئاڵوگۆڕی کاڵاکان و قانزاجی خێرا و قەبارە گەورە دەرفەتێکە بۆ دەوڵەمەندبوون یان ڕیسک و مەترسیەکە، ڕێگایەکە بۆ فێڵکردن لە بەشێک لە هاوڵاتیانی ئێمە کە دانەوێت لەم بۆرەدا کار بکەن یان سەرەتایەکە و پێویستە فێری ببین. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ئیبراهیم موسا پسپۆری ژمێریاری و مامۆستای زانکۆمان کردوکە لە شاری دۆکەوە بە سوپاسەوە لەگەڵمانە، هەروەها بەڕێز چیا ئەمین شارەزای بازار دارایەکان کە لە هەولێرەوە لەگەڵمانەوە بە خێراتنی هەردوو میوانی بەڕێز مەکەم. کاکشی ئەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم سەبارەت بە بازاڕە دارایەکان. بازاڕە دارایەکان هەمیشە لەگەڵ خۆیان مژدەی گەورەی هێناوە و لە ناو خەڵکە بەردەوام ئەو بانگەشەیە ئەکرێ کە ڕێگایەکە بۆ دەوڵەمەندبوونی خێرا بە تایبەت بۆ بازارێکی وەکو فۆڕێکس. بەڵام ئێمە هاوار و دەنگی دەیان و سەدان هاوڵاتی خۆمانە بیستین کە لە ناو ئەم بازاڕەیە فێڵی لێکراوە و بەرەڕووی کۆمەڵێک مەشاکیلی گەورە بۆتەوە. ئەم بارودۆخە چۆنە و بۆ ڕوایە؟ سڵاو لە تۆ کاکومێت، سڵاو لە بینەران، سڵاو لە دکتۆر ئوستازگیان. هەر بازارێک هەر پیشەیەکی تازە، هەر مەجالێک کە تێکەڵ بە مجتەمەعێکی تازە بێ، کە تێکەڵ بە وڵاتێکە بێ، سەرەتا بە کۆمەڵێک فلتەرە، بە کۆمەڵێک ناڕێکیە، بە کۆمەڵێک فرت و فێڵات تێپەڕێت هەتاوەکو دیوی ڕاستەقینەیە بازارە بۆ خەڵکی ڕوونەبێتەوە. ئەم بازارە لەبەرەوەی لە دنیاە بەهۆی پێشکەوتنەکانی ئینتەرنێتەوە گەشتۆ بە بەردەستی هەر تاکێک ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەسڵی ئەم بازارە لە ئەساسدا هەموو کەس نەیتوانی وەکاری تیا بکە و لۆکاڵی بووە لە بینی وڵاتەکانە لەگەڵ پێشکەوتنەکانە لەگەڵ دروستبوونی پلاتفۆرمەکان و CFD و ئەم بابەتانەیە ئەگا بەدەستی خەڵک ئەکا بەدەستی خەڵکی ئاسایی. لێرەدا گەشت بە وڵاتانی خۆمان، گەشت بە وڵاتانەی ئەم ناوچەیە. ئەو کەسانی کە ئەم بازاڕە هەن ئەم ناوچەیە و کەسانی کە بن بە لیدەر بەدەستپێکی ئەم بازاڕە گرنگەوەی ئەوانە کێن؟ ئایا ئەوانە کەسانێکی پسپۆڕن کە بەڕاستی بازاڕەکە وەکو خۆی ئەبینن یا ئینفلۆنسەرن یا سکامەرن؟ لێرەدا لە دەمی کێوە ئەم بازاڕە بڵاوە بێتەوە لە وڵاتێکی وەکو وڵاتی خۆمانە ئەمانە بوون بە نمونە یا بوون بە پێناسەی ئەم بازاڕە. ئەگینان بازاڕە وەکو وەبەرهێنانێکی جیهانی پێناسەی خۆی هەیە و شێوازی خۆی هەیە و جۆرەکانی زۆرن و مەجای وەبەرهێنانێکی گەورەی تایە لە پاڵدا مەجای سکام و فێڵێکی زۆری تایە وەکو ئەوەی کە لە هەر بازارێکی تردا هەیە. بەڵام لەبەر ئەم بازاڕە کاپێکی گەورەی هەیە لە دنیاە، ڤۆلیۆمێکی زۆر بەرزی هەیە لە دنیاە، دەرفەتی گەورەی تایە. لە بەرامبەردا ئەم دەرفەتە گەورانە لەلایەن کەسانێکەوە کە بە ناڕاستی لەبەر مارکێتین یا لەبەر مەسلحەتی خۆیان لەبەر مەسلحەتی شەریکاتی خۆیان دێن ئەم بابەتە زەق ئەکەنەوە، بەڵام دیوی دووەمی کە بریتیە لە زەرەر باس ناکرێت. بەڵێ بەڵام هاوڵاتی ئێمە چۆن بتوانێت ڕێگای ڕاست دۆسێتەوە، چۆن بتوانێت لە ناو ئەم بازاڕەیە
مامەڵە بکە و قانزاچکە بەفعلی و دیاراگە زەرریشی کرد ئەوە بۆ خۆی زەرری کردووە بەڵام گرنگەوەیە ڕوبەڕووی دەستبڕین و پێڵ و کاری ساختەکاری نەبێتەوە. ئێمە ڕۆژانە لە سوۆسیال میدیاکانەوە لە میدیا جۆرە و جۆرەکانەوە و بانگشەی دەیان برۆکەری جیاواز دەبین دەیان ناوەندی جیاواز دەبینین بەڵام کاتێکە خەڵکی ئێمە ڕووی تێکا بۆ ئەوەی کاری تیابکە بزنسی تیابکە و بەرهێنانی تیابکە لەو سەرەوە دووچاری ساختەکارێکی گەورە بێتەوە. کاکومێت بەشێکی ئەم بابەتە ڕەبتی بەوە هەیە کە تێگەیشتنی ئەم خەڵکە بۆ ئەم بازاڕا چۆنە. بەڕاستی من قەت پێم وانە هەموو کەسێک گونجاوی لە بازاڕدارایەکانە بتوانێت مامەڵە بکە. ئەسڵی ئەم بازارە لە ئەساسدا بۆ ئینڤێستەرە گەورەکان و شەریکات و شوێنە گەورەکانە. لە ئەساسی ئەم بازاڕایە کەسانی گەورە کە بە ئەزمون لەم بازاڕای مامەڵاکەن بوون بۆ بەرهێنەر لەم بازاڕەیە. بەڵام وەک پێم وتی لەبەر ئەوەی کە ئەم پلاتفۆرمانە ئاسان بووە خراوەتە بەردەستی هەموو کەسێک کە بەکاری بێنە وا پێناسە کراوە کە بەڵێ ئەم بازارە بۆ هەموو کەسێکە. لە کاتێکە من پێم وانە بۆ هەموو کەسێک گونجاو بێ بۆ یە کاتێک تۆ دێی شتێک پێشکەشی عامی خەڵکیەکەی پێشکەشی 100% کۆمەڵگەیەکەی بێ دڵنیابی لەوەی کە 100% ناتوان لە بوارەکەیە پرۆفیشنال بن سەرکەوتوو بن. لێرەدا بەشێکی ئەمە خەتای خەڵک خۆیەتی کە کاتێک تۆ لە بوارێکە شارەزانیت ئیخساسی تۆ نییە تۆ پیشەیەکی دیاریکراوت هەیە بەبێ زانیاری تۆ ناکرێ بڕۆیتە ناو بوارێکەوە مامەڵەیەکەوە کە ڕیسکی بەرزە. ئەم بازاڕە حاشا لەوە ناکرێت کە ڕیسکێکی بەرزی هەیە لەبەرەوەی ڕیسکێکی بەرزی هەیە بەڵێ دەرفەتی گەورەشی تایە بەڵام ڕیسک و مجازەفەکەی بەرزە. بۆیە کاتێک کەسێک لەم بازاڕەیە ئەیەوێت داخلی بازارەکە بێ بەڕاستی پێویستە سەقافەیەکی باشی لەسەر بازارەکە هەبێ خوێندنەوەی هەبێ و لە بەرامبەردا ئێمە وەکو وڵاتی خۆمان هەندێک نەقص هەندێک کەم و کورتیمان هەیە کە خەڵکی وشیارنین لەم بوارەیە لەبەر ئەوەی کەسانی شارەزا کەسانی پسپۆڕکە بە نیەتێکی پاک بێن لەسەر بازارەکە قسە بکەن نیکەن یا تەرەفێک دروستە بێ هەمووی زدی ئەم بازاڕەیە ئیترم تەرەفە هەر جیهەتێ بێ بە تەواتی بازارەکە ڕەفزەکە و کەسانێک دروستە بن بە تەواتی سەپۆرتیەکەن نەخێرە بێ وەکو خۆی پیشان بدێت. ئەم بازاڕە مەجای ئەوەی تایە کە تۆ بەرهێنانی تیا بکەی ببی بە کەسێکی و بەرهێن لە بازارەکەیە و مەجای بۆ کەسانێکیش ئەکرێ گونجاو نەبێ و بتەوێم کەسانە لە بازارەکە دوورخیتەوە. لێرەدا ئێمە کەسێک کاتێکەوە بەرهێنان بکە لەم بازارە گەر کەسێکی ئاساییە یاگەر کەسێکی دەوڵەمەند و ئینڤێستەرە لەم بازارەیە ئەگەر تۆ خۆت ناتوانانی شارەزای بازارەکە بی ناتوانانی ئەزمموی ئەوە بکەی کە ئەم بازارە چێوبی مامەڵی تیا بکەی ئەبێ پرس بە ڕایشکارێکی زیرەک بە کەسێکی شارەزا بکەیت بۆی بزین لە بازارەکەیە چۆن مامەڵە ئەکەی. لەبەر ئەم بازارە بازارێکی قورسە سەررجەم ئابووری جیهان سیاسەتی بانکە ناوەندەکان سیاسەتی حکومەتی وڵاتان هەمووی تەسیرەکاتە سەر جوڵەیەم بازارە بازارێکی زۆر ناسکە بە بچووکترین شت جوڵۆ تەسیراتی لەسەر دروستە بێ بۆیە تۆ بەبێ ئاگایی بەبێ ئەوی بزین لەم بازارەیە چیەکەی ناکرێت بێت ڕاستەخۆ داخلی ئەم بازارڕە بیت. بەڵە زۆر سپاس کاکچیا دکتۆر ئیبراهیم مسلااو لە بەڕێستان ئەمەوێت هەمان ئەو پرسیارە لە ئاڕاستی بەڕێستان بکەمەوە. ئێمە زۆر جار باس لەوەکەین هاوڵاتی ئێمە پارەکەی لە ماڵەوە هەڵەگرێ هیچ وە بەرهێنانێکی پێناکە هیچ بزنسێکی پێناکە لە کاتێکە دەرگای بانقەکان وەکو پێویست کراوە نییە بۆ بەرهێنان شەریکاتی موساهمەمانیە هاوڵاتی ئێمە بۆ بەرهێنانی تیابکە. ئێستا بابەتی بازاڕە داراییەکان بە بربڵاوی لە کوردستانە باس ئەکرێەوە خەڵکێکی زۆر بەرەوروی ئەماچێت. ئەم بازاڕە تا چەند بازارێکی سەلامەتە بۆ داهات و پارەی هاوڵاتی ئێمە تا چەند ناکرێ ببێت بە مەترسی بۆ سەر هاوڵاتی. بله زۆر سپاس بۆ هەوا بخێرات نامێوانێ هەوەژی دکەم ڕێز و سڵاو بۆ بینەرێت هەوەژی نسبەتی ئەوێ پرسیاری هەکە ئەش کەلیمەکە هەوە دەست پێ بکەم کە چەندێ سەلامەتە و ئەگەر ئەس پرسیارە جەنابێ هەوە پیچێکی فرەتر ژی لێ بکەم ئەم زڤڕینە دیروکە ئەوان بازارên دارایی کاشکی بە هاتیە و ئەم چاوە سەرەدەریە گەل بکەین و هەر وسە کا چاوە سەرەدەری هەرێما کوردستانێدا گەل هاتیە کردن. بۆ یەکەم جارل 2009 وەختێ بیتکۆین هاتیە ساحێدا ئەسڵەوی بێت ئەم بزانین کا چاوە بوو وەختی هاتیە ساحێدا ئەسڵەن ئەم بێژین وەکی وێبسایتێکی بوو یان هەندێک هەواتی تەکنەلۆژیای ڕابوون بچێکردنا ئەوان وێبسایتە و قەدەرەکە ئەوان بیتکۆینە ئینانە تێدا
پشتی هنگه هدی بربلاف بو طبعا قیمتك چیا حسانه بو يعني یک بیتکوین کمترش $1 بو نوکه هدیه چوه پترش $100,000 قیمتا ایک بیتکوینی ام چه سرداری گل بکن ام بری خداینا لاینت ویت پوزاتیف و لاینت ویت نيجاتيف جاري مشارع عراقي اتهيليتن العراقي تشتكي ياساية عراقي تشتكي ريبي دراوة بنكا مركزي شوا تعاملي قال كاتن صباحي اگر پاره ایکی چوده شوا سرداری قال كاتن افا خالا ایکی خالا جماره دو خلقه که ما خلقی نی يعني نی بسپور دی شوا زانید سرداریت ویری داکتن اصلا رجاکا مازنا اوید وی کارید کن اگر هبن کو بکن جیو بربلاف ببیتن اوانا جاری شرازاتید وی بابتی دانینه بابته که زور برفره بابته که یعنی مازنه و یه عالمیه خلکک ادویتن جاری بزانیتن که چوایه و چوانینه پاره و مصیری وانا ده چه بیتن ات ویب سایت کی دا یان جیت پیج کی دا یان ات پلاتفورم کی دا تشته که حسا به تخاره امروف ببرن امروف رابطن سرداری بکت و پارت خوب کده تیدا و صباحی اپ ویب سایت ها تقفل کرن مروفی هیچ مصیرک نبیت یان هیچ جهه که رسبی نبیتن بچیتن طلب پارت خوشی بکتن نقطه جمارسی بیت خلق حریم آنجی خلق حریم زورینه یا زور خلقی که بسرمان کشریه یعنی شریه آینی و افتش درسته یا ندرسته اگرم بری خداینه اوا هر سه خالا بری خداینه شنیکا بهین یعنی دست پیک ام تحلیل که بکین دست پیک ام استنباطه که بکین نه همه بهین و خوته ور بکین وکی امد بینین هندک جارا دی بینین باجیره کش باجیر تحریم کردستانه 5 میلیون دلار خلق کیل فلان ویب سایتی داد پلاتفورم دا دیجیتال اجهزه دیجیتال دا چونو دکتور خلکی اما چه بیت مایا پوش بود خلکی اما ازمونکی تالی لگل اوانه هیا بون مونه اما باسی بیتکوین کین وکو ازمونکی سرکوتوی کریپتو ازمونکی سرکوتوی دراوا الکترونیکان بلام لکردستان مدلکی وکو ون کوین مان هبو ون کوین او کاکچیا حتما زور باش آگاداری چیرۆکەکەیەتی و دواتریش ناوی جیاوازی دراوە ئەلکترۆنەکان هات ئەم ناوانە بە دەیان ملیۆن دۆلاری خەڵکیان کۆ کردەوە و لە پرەکە وەنکۆین نەما و موسیسەکەی گیرا و ئێستش بە تەواوەتی کۆتایی هاتووە ئەم فێڵانە بەردەوام لەناو کۆمەلگای ئێمەیە دووبارە ئەبێتەوە و کێشەی زۆر بۆ خەڵک دروستەکەن. مامۆستا ئەسڵەن جارێشتیمە بەحەز کردی یعنی ئەس پرسیارێکی بۆ ئەوانە بکەم شوانە بکەم ئەوێت بیکاریتکەن ئەوانە چ شەڕەزاتی تێدا هەیە ئەوانە چەوە بەرێ خود دەنێ ئەمما ئەگەر پسانەهی بیتن کارێکی پسانەهی بیتن مەثەلەن نوکە ئێک دەچیتن شولێکی کەتن سەری هەیوێ دێ مەلیۆنێکی وەرگریتن بەرامبەر ئەو خزمەتت وی تەقدیم کردین کارێکی وسای پسانەهی سپێدێت و بکەی ئێواری يعني ببيا خدان $100,000 و $100,000 يوم بالعكس ببيتن جاري فيتن أبي أساسك هبيتن يعني أم فقافت أم كرديا خود بيجين أم ماصيد بحري دا ناكرين تقريبا أم بابتا في شكلية هنا كرن يعني ما بري خدان جوازت ببابتك هصاي مازن هين بتريليونات دولار السراست عالمیات هیته کرن و خلقی که شرازاتی پینینه اگه از بسیاره که مصیر بیتکوینش کی بیا یعنی صباحی اگر هندک معامله پیکر و پاروانا چو او دی پاره خوش کی طلب کن ایک جهک هجی طلب بکتن اصلا چید بیتن گلک جوان کارا یعنی بیتن هندک هبن بکن و اوه هند قبیل جی نکن بس بيتن البن رينماين حكومي يعني بن رينماين بنكا مركزية عراقي چنكو ام بشكنش عراقي از جاري هر قبول نينا بيتن بينا حسيتن قبيل ناكتن دولتا هاي هر اف بابتل دفوانا ني مقبولو اكسبتو دامبيداني بيناكتن فخلقك بابتك ميهيت زانستين کارگیری و آبوری دا بابت ما انبیجینه التحفظ بری پینگاوی مرو باویتن
بەرێ خودەتێک مەسیرێوی چییە؟ هەروسا نقطە ژمارە دوو هەر بابەتێکی کارگەری وابووریمەیە هەی ئەمت بێژینێ مستەقبل عەدەمت تەئەکودە سباهیمە کارێکی هووسا کرد ئەم چژێ نزانین عەشوایی ڕەندەملی ئەم بکەین و بێی ئەم بزانین کانێ یعنی ئەقل لەه احتیمالیەکە یعنی ئێک سادێ دو سادێژی چێت بیت هەندە جارە احتیمالیا نەجاحێ تێدا نەبیتن بیت زیر و سفر سادێ بیتن چنەر سادێ بیتن بۆچی بابەتێکی هوو سادێ مرۆڤ خۆتێ هەلکەت ئەسڵان هەرێمێ بابەتی دیجیت عملات رقمیە بابەتێکی نییە خەلکێکی شارەزاتی ئەکسەری خەلکی شارەزاتی پێنینە بیتن داخوازش مەهات بیتەکردن و خۆلێت تایبەت سەروی بابەتی بدەین مە ئەو پستۆی خوبە نەگرتیە حتا ئەموی کاریژی بکەین. بەڵێ زۆر سپاس دکتۆر کاکچیا ئەگەر من وەکو هاوڵاتیەک بمەوێت وەبەرهێنان بکەم هاوڵاتیەک پارێکی هەیە لەباتیەوەی لە ماڵەوە داینێ حەزی لێە ئاڵتون بکڕێ و ئاڵتون بفرۆشێ لە ناو وەرسەیە وەک چۆن بە کلیکێک پێویستی بەوە نیە بچێت دەرەوە لە ڕێگەی مۆبایلەوە ئاڵتون ئەکرێت دۆلار ئەکرێت بیتکۆین ئەکرێت هەر شتێکی تر چۆن لە کوردستانە ئەمە بکات لە کاتێکە ئێمە ئاسایش لە ماوەی ڕابردوودا لە هەولێر بە فەرمی هەموو بڕۆکەرەکانی وا ناسان کە ساختن و ئەوانەی کە دەوری نێوەنجی دەبینین برۆکەرەکان کێشەیان هەیە سەرڕاستانە بە بۆرسەوە ناتبەستێتەوە هەوڵاتیە بەدەم چارچێوەیە چی بکات چۆن داخڵی ئەم بازاڕە بێت و سوود لەو دەرفەت و فرسەتانە وەرگێ. زۆر باشە بەڕێزم ئوسازگیان کاتێک تۆ لە وڵاتی ئێمەیە بۆ نەبرۆکەری سکام هەیە یاخۆ پرۆژێکتی سکام هەیە کۆمەڵێ حاڵەتی وا دەرکەوتەوەمە بەومانایە نایە کە خودی ئیشەکە بە کەڵک نایە ئەم بازاڕە باشترین بازارە بۆی کە خەڵک هێرجی پارەکانی بکە سەرمایی پارەکانی بپارێزێ کەڤەری پارەکانی بکە ئەم بازاڕە ئەگەر تۆ بە 10,000 دۆلارەوە بەدەستەوە بێ یاخو خاوەنی ملیۆنان و ملیاران دۆلار بی تۆ توانی مامەڵی تیا بکەی لەبەرەوەی سیولەی حاضر هەیە بۆ هەر مامەڵەیە کە تۆیکی ئەگەر کەسێک بێت بە شازێکی ئاخلانە لەم بازاڕە ئینڤێز بکە ئەگەر کەسێکی شارەزا کەسێکی پسپۆر بەرنامەی بۆ دابنێ پێی بڵێ کە چۆن وەبەرهێنان لەم بازاڕەیە بکە ئەوە ئەتوانێت بیکە بە خاڵێکی بەقووت بۆ پاراستنی سەرۆت و سامانی خۆی وە زیادکردنی پارەکانی من حەزەکەم چەند نمونەیەکە پیشاندەم من پێم وایە ئێمە غەڵەت تێگەشتنێک لە وڵاتی ئێمەیە دروست بووە کە پێیان وایە ئەم بازاڕە 100 دۆلاری تێدەکەی بۆ تەکا بە ملیۆنە دۆلار و دەفتەرێک و ئەمانە بابەتێکی سکا من واز لەمانە بێنە ئەم بازاڕە لە ئەساسدا بازاڕی پارە گەورەکانە بازاڕی وەبەرهێنەرە گەورەکانە ئێستا بەهۆی هەندێک بابەتەوە لە دوای ساڵی 2000ەکانەوە بە تایبەت شتێک دروست بوو ناوی CFD کە خەڵکێک بە پارەی بچووک بە لافرێج دێن لەم بازاڕایە مامەڵە ئەکەن ئەمە ئەسڵی بازاڕەکە نییە ئەسڵی بازاڕەکە بۆندی زۆر گەورەیە بۆرسی زۆر گەورەیە و کاپی زۆر گەورەیە کە تۆ ئەتوانی لەم بازاڕەیە کەڤەری پارەکانت بکەی وەوە بەرهێنان بکەی من نمونەی کەسێکێنمەوەکە ملیۆنەرە لەم بازاڕەیە خەڵکمانەیە لە وڵاتی خۆمانە ملیۆنەرە چەندین ملیۆن دۆلاری لە ماڵەوە داناوە باشە وەبەرهێنان لە هەر بوارێکەکە لە ئاخارەتە ئیکا بۆ نونە لەوانەیە زەرەرکە لە چی ئیکا من چەند بابەتێکە پێڵم بۆنە ئاڵتون کەس گومانی هەیە لەوەی کە ئاڵتون دراوێکی خراپە کەس گومانی هەیە لەوەی زی و ئەسێتێکی خراپە کەس گومانی هەیە لەوەی یۆرۆ کە دراوی وڵاتانی شنگنە ئەسێتێکی خراپە من کەسێک بە نمونەیەوە کە ملیۆنە دۆلاری هەیە و ئیشی پێنیە من پێشووتر چەند بابەتێکم بۆ حازر کردی ئەگەر کەسێک پێش ساڵێک بای ملیۆنە دۆلار زیوی بکڕایە زیو کە هیچ ترسێکی لەسەر نییە ئەکرێت دابەزێ بەڵام ترندێکی بەرەو سەرمانەیە ئەوە تا ئەمڕۆ 590,000 دلار پارەکەی زیادیەکرد لە جاتوی لە ماوەی چەندێکە کاکچیا ئەگەر کەسێک لە ماوەی ساڵێک مانگ پێش ئێستا لە ماوەی ساڵێکە ئەوەندە لە ماوەی ساڵێک و چەند مانگێکدا ساڵێک و چەند مانگێک ئەگەر کەسێک لە پشکەکانی ETF نازداکە کە نازداک پشکی 100 کۆمپانیا زەبەلاحەکەی ئەمریکان ئەمە کەس گومانی نییە لەوەی کە تووشی ڕۆخان بێت لەبەرەوەی ئابووری ئەمریکای پێکێناوە 100 کۆمپانیای گەورەی ئەمریکی باشە ETF پێوەترێت کە پشکی هەر 100 کۆمپانیاکە بەیەکەوە تۆ توانیوە بەرهێنانی تیا بکەی بە درێژایی مێژووی نازداک ترێندی بەرەو سەرە بەس بەرز بۆتەوە دابەزیوە بەرز بۆتەوە دابەزینێکی کەم بەرز بۆتەوە کەس گومانی لێ نییە ئەگەر دوو مانگ پێش ێساوە بەرهێنەرێک لە جاتوی پارەکانی بە دۆلار دانێ با 1 ملیۆن دۆلار لە ETF نازداکە و بەرهێنانی بکردایە ئێستا ئەمڕۆ لە دوای دوو مانگ 320,000 دلار لە خێرا بوو بۆ نمونە
ئەگەر کەسێک لە گۆڵدا پێش 4 مانگ وەبەرهێنانی کردایە بە ملیۆنە ئەمڕۆ 326 دلار لە خێرا بوو یۆرۆ کاکومێت یۆرۆ دلار ئەگەر کەسێک وەبەرهێنەرێک ملیۆنی دلاری کاشی لە ماڵەوە بە دلار هەیە هەر ئەم ملیۆنە دلارە ئەگەر ڕاوێژکارێک کەسێکی شارەزای بازاڕەدارایەکان پێی بووتایە ئەم ملیۆنە دلارەت با بە یۆرۆ لە ماڵەوە بێ ئەزانی لە ماوەی 3 مانگی ڕابردوو هەتا ئەمڕۆ 134,000 دلار شۆ سەر بەهای پارەکانی لە کاتێکا تەنها ملیۆنە دلارەکەی لە ماڵەوە بە یۆرۆ داناوە کەواتە ئەم بازاڕە تۆ نابێ بۆ چاوە سەیریکەی 100 دلاری تێکی بۆ تەکا بەوە نا کەسێک 500 دلاری تا زەرەر کردو نەخێر ئەمانە کەسانێکن ئەکرێ خۆشمان ئێمە کە شارەزای بازاڕەدارایەکانی بە ئەزمموی چەندین ساڵ تووشی زەرەر تووشی نەهامەتی بووین خوێندنی بەردەوام فێربوونی بەردەوام هەتاکو و ڕێگە ڕاستەکەمان دۆزیوەتەوە بۆیە تۆ کاتێک کەسێکیەتەوە بەرهێنانکەی ئەم بازارەوە بەرهێنانێکی زۆر باشە بەڵام چۆن بە ناشەرەزایی نەخێر تووشی زەرەرەبی بە مونجازەفە و بەکارێنانی لاڤەریج و تەماحی بەرز نەخێر تووشی زەرەرە بیت بەڵام چۆن نەتوانی فێربی یا ئەبێ وەکو ئێمەمانەن خۆتی بۆ یەکلاکەیتەوە کاتی خۆت وزەی خۆت تاقی خۆتی تا سرفکەی هەتاکو فێرەبی یان نەبێت تۆ بڕۆی پرز بە کەسێکی پسپۆر شارەزا لێهاتوو لە بوارەکەی بکەی کە ئەمە بەداخەوە لە کوردستانە کەمە من حەزمە کرد بمانتوانێت لە کوردستانە لە شێوەی کۆمپانیایەکە لە سێڤیسی باڵخێکە بەڵام کاکچیە ئێمەمان هەبووە کاتێکبەرهێنەرێکی گەورە ئەم سوودەوەرگرە ڕاوێژی بکردایە کاکچیە ئێمە چۆن هەوڵاتی ئەمە سوودەوەرگرێ لە کاتەکە ئێمە نە سیستەمێکی بانکی پێشکەوتومان هەیە نە بانقەکانمان پێکەوە گرێدراون لەگەڵ بۆرسەی جیهانیا ئەوانەی کە خۆیان بە برۆکەر ناساندووە لەگەڵ احترامی زۆر تایبەتیمان بۆ هەموو برۆکەرێک لە کوردستانە بۆ هەموو کەسێکە لە بازاری بۆ ڕێکسا کارەکە لە بازاری وەرسەی نێودەوڵەتی کارەکە بەڵام حەسب ئەو ناولێنانە فەرمیەی کە دەستگای ئەمنی لە کوردستان بە دوواداچوونی کردو و ناوی ناوە ئەوە بکەین بە بنەمای قسەکانمان ئەوانە بە فەیک ناوبراون ئەوانە بە ساختە ناوبراون کە پۆڵی هەزارها هاوڵاتیان بڕیوە لە بارودۆخێکی لەم شێوەیە چۆن هاوڵاتی ئەمە بتوانێت ئەو ئیسیسمارە بک بچێت لە بۆرسەیە زیو بکڕێیان ئاڵتون بکڕێ یا شتێکی تر بکڕێ لە کاتێکە هەموو ئەم دەرگانەی لێداخرا و ناچارە خۆی تەسلیمی کەسێک بک کە نەمتمانەی پێەتی نە دڵنیایە لە پارەکەی نا ئەزانەیە ئەمە برۆکەرێکی قانونی و ڕاستەقینەیە نێوەنجیرێکی ڕاستەقینە و قانونیە لەم بارودۆخەیە هاوڵاتی ئەمە ئەو گەنجەی کە ئەوێ ئیسیسمارکە ئەو هەوڵاتی کە پارێکی پێ ئیسیسمارکە بێ بەنێ چیرێک بەدەستی خەڵکانێکی ترەوەکە لەژێر ناوی ئەم قانزاجە گەورەیە ئیستیغلالی بکەن ئۆسازگیان دایم ئەم شتە قاعیدەیە لە غیابی خەڵکی باشە خەڵکی خراپ پێیابێ لە غیابی خەڵکی پسپۆڕە خەڵکی نەزان پێیابێ ئێمە لە کوردستانە چەندین کەسی وەکو دکتۆرمانەیەکە قساسەکەی ئابوووریە ئەتوانێت دەستەیەکی ڕاوێژکاری دروستکە کاتێک بەرهێنەرێک دێتە لای یا دێتە لای کەسێکی وەکو ئێمە ئەڵێ من ئەمەوێ پارێکم ئێمە ئینڤێستکەم پێشنیاری تۆ چییە تۆ ئەنەلایزی بازاڕەکەی پێڵی پارەکانت بکە بە یۆرۆ بیکە بە گۆڵ بیکە بەوە باشە لە غیابی ئەم جۆرە کەسانەیە کە بە پرۆفیشناڵی شەکەن کەسانێک پێیابن کە شارەزانین خۆیانەکەن بە شارەزا و لە غیابی کۆمپانیایەکی باشەکەەوە بەرهێنەرەکانمان نایەن کۆمپانیایەکی باش ڕاستە ئێمە لێ ڕووی لە عێراقا کێشەی سویفتەوە بابەتانەمان هەیە ناتوانین ڕاستەخۆ پەیوەستبی بە بۆرسە جیهانیەکانە بەڵام خۆ ئەتوانی لە ڕێگەی وڵاتێکی ترە وەکو ئیمارات وەکو کێتۆ شەریکەیەکی بەهێز ترێت سنتەرێ دروستکەی کە کۆنتاکتی وڵاتانی ئەمریکا و ئەوروپات هەبێ کە داخڵی مامەڵەکان بی لە غیابی ئەمانەیە برۆکەرێکی خراپەیابێ لە غیابی برۆکەرێکی باشە برۆکەری خراپەیابێ بۆیە ئەم بابەتانە بەشێکی ئەوەیە کە لەم وڵاتەیە شتەکان ڕێک نەخراون و خەڵکی پسپۆر بەڕێوەی نابا کۆمپانیای باش شوێنی باش کەمە ئەم خراپانە پێیابن بەڵام بۆ مانایش نییە کە هیچ کۆمپانیایەکی باش نییە هیچ شوێنێکی سیقە پێکراو نییە و هیچ شوێنێک نییە تۆ بەسێتەوە بە بەرسی جیهانیەوە نەخێر کۆمپانیای وامان هەیە برۆکەری وامان هەیە بەڵام بەداخەوە باش و خراپ پێکەوە سوتاوە بەڵێ زۆر سپاس کاکچیا دکتۆر دێمە لای جەنابەت تۆ لەو باوەڕەدای هەرێمی کوردستان بەو ژێرخانە بانکیەی کە هەیەی کۆمەڵک بانک بە کۆمەڵە قانونی دوکەوت و ئیش دەکەن وەکو خۆیان دڵە قانونەکە لە ساڵی 1970 ڕێژداوە و سیستەمی بانکی ئێمە پەیوەستنیە بە بۆرسی عالەمیەوە گومانی زۆر لەسەرەوانە هەیە کە بە نێوەنگیری بازاری بۆرسە خۆیان لە قەڵەمەدەن خەڵکی فەیکیان زۆر تیا بە شایەتی هەمویان لەم بارودۆخەیە هەوڵاتی ئێمە بەڕاستی دەواازی لە بەردەما کراوەیەوە بەرهێنان بکە لەم بازاڕەیە یان هەمیشە لە بەردەم ئیستیغلالیکردنێکی گەورایە
مدوێت ئەس ئیشارەتێ بدەمە بابەتێکی زۆرە گرنگ ڕۆژهەلاتە ناوین بابەتێکی هەیە ئەم بێژینێ مصداقیەتە جانبێ مالیدا ئەوەندەیە بلند نینە لەوانەیە نەبەس ڕۆژهەلاتە ناوین یعنی ئابووریدا تشتێک نینێ سابت سادە دێهۆ سابیتن کا چڕی دەت چڕی نادەتن بەسەکە ئەس تەرکیزی سەر بابەتێ مصداقیەتێ بکەم ڕۆژهەلاتە ناوین ئەم وەربگرین کە ئابوورێت وات چەوانە کا بنووکێت وات چەوانە کە چەند سادێ خەلکێکی باوەری ببی سیستەمی هەیە ئەvە ئەس تەسویری مازن وەربگرم ئەکە ئەس پیچێکا دی بچیکەم ئەس ئابوورێ عراقی وەربگرم يعني ئابووری عراقی هەندە جارە مرۆڤ دڵ نادەتن وەکش ڕێ ئەکادمی بە بەرێ خودەتی عیجز بیتن مەسەلێت سیستەما و مەسەلێت تەدەفقا مەلیارەها دولارە بۆ مەسەلە وڵاتێکی تهێن و ئەستیثمارەکە و بەرهێنانەکە ئەکادمیانەیە زانستیانە اقتصادیانە ئەڤە تێدا ناهێتەکردن ئەکە ئەس هێشتا بهێن بچیکەم بەرێ خودەمێ کامە تشتێک هەیە ئەم تەعاملە وسا سەر بکەین ما أساسك بنيك تحتية مالية سليم الفيري ام بيدفي افين حتى ام بشين بينغاوي بافشين سبارت خالك دي اس اشارات بيبدم اري ام دشين ان ام نشين يانجي ام هشتا بجين سلبيات توي چنه خرابيات توي و ايجابيات توي چنه بابت اوايا بيتن هندك تشتت يعني بوزيتيف هابن بس جانب نيجاتيف گلک بابتا بخوفت گریتن گنجک دهیتن چید بیتن چید سیاره خو فروشید چید او پاره هیت دا با برهنانه کد چید بیتن عقاره که خوشی تشته که خوشی بفروشیتن دهیتن نزانیتن کاچه کریه و چوا پینگاف هاویتیه اوش ری آبوری و دزاره را مثلا خوکتن آبور خوکتن رخو ریت خوکتن ری دیوه امسحکین ریه جواکی چند آرشه بومه پیدا بونه که ما اساسه که آبوری سلیم نینه وقتی او نبیتن یا دیو داده هیتن شری جواکی وجی ده آرشت مازن و کاریسه ده بومه پیدا بن شری اکی دیو انبری خداینی بیتن هندک جارا یعنی حکومت نگهیتا اوان همی پلاتفورما و اوان همی سیستمت امبیجینی دیجیتالی الویره او سایترانین حکومت هند رنما بدانیتن که کار بشکل که درست بهتا کرن اکا انبری خداینی مجملا از يعني خاصة اشتما قوتي يعني اگر اسوست خويت سليمة راست و درست هبن ام سرکار بکن تمام برهوینو ده چیا پیدویه بهتا کرن چه حکومت بید چه اعلام بیتن چه کسانن بسپور بن بواجب خورابن چکو داخل که نکه بیتا اوان شوکا نکو امد بیجین ایلا ایک دهیتن اوانا استغلال کتن بلکو هندک جارا ام بیجنی وهم المعرفة تشتی نزانیتن بس دهو صادانیتن از کزک شرازام و از کسکم یدوی بواری دا یعنی من ام بیجین او هاوسا هزر بکت پینگاوت هاوتینو نشاطا هیو تأثیر هیو گوهورین پیداد کتن مع العلم اونینه فبشكل دماغي که جبركو ما يعني آبوره که سیستم کری پیدویتن هندک رنمایت راستو درست پیدوین جهات حکومی او همی پیدوین وعیک باش بو خلقه کی پیدویتن شنی پینگاو پیتا هاوتن اما اگر نه تا هاوت با شکلی نبیتن سەرڕای ئەو شتانێک کە بەڕێزت باسیەکەیت بەڵام بانقەکانی ئێمە دەرفەتی وەبەرهێنانیان نەرخساندووە یعنی کەسێک پارەشی هەبێت لە ماڵەوە ناتوانێت لە ناو بانقی عێراقی و کوردیە وەبەرهێنانی تیا بکە و بانق سیقەی نەماوە تاوەکو هاوڵاتی بتوانێت پارە لە ناو نظامێکی بانقیە دانێ لە بارودۆخێکی لەم شێوەیە دوو ڕێگەی لە بەردەمایە یا ئەوەیە پارەکەی لە ماڵەوە حیجز ئەکا ئەوەی کە پێی ئەوتێ پارەی نەزۆک کە ئێستا بانقی مرکزی عراقی گیری خواردەوە بەدەستەوەی کە نزیکی لە سەدا هەشتای کۆی پارەی عێراق لە دەرەوەی سیستمی بانقیایە یان ئەوەیە ئەو پارەیە ئەخاتە دەستی کەسێکەوە کە سبەینە دیار نامێنێ و پارەکە ئەڕوا یان ئەوەیە لە ڕێگەی مؤسسەیەکی فەیکەوە پارەکەی ئەفەوتێ بۆ بەرهێنانی تیاکە دۆخێکی لەم شێوەیە لە وڵاتی ئێمەیە دروست بووە بۆ بەرهێنان
ڕاستی ئەژی یعنی گەل جەنابێ هەوەی هاوڕامە و نوکە مەسەن العراقێ هەکەم سەحکەینە عراقێ ئابووری عراقی و ئەس بەرسڤە یاد دیڤ داژیدەم بەس خاڵایەکەکەم بەرێ خودینە ئابووری عراقی یعنی ئەگە ئەس پرسیارێکی بکەم ئابووری عراقی عراق ساڵانە محتاجی 6 ملیارد دلارایە تنێ بۆم و چەی فأم چه توقعت کنش آبوره که حسا چه هرم بیتن چه عراق بیتن 5 ملیار حتی 6 ملیار دلاره عراق به هرم و حیوانه محتاجه او سال 6 ملیار دلار بمعنى جارمه جانبه که استثماری نینه مبری اینو که بحثی خالا جمارت دو کر یا کو سیستم که آبوری سلیم ساخلم اگه نبیتن خلق جی چید بیتن در فتت واد کم بن لنقطاسیه اشریه که دیو انبری خداینه بونمونه امشین زیری بکرین مثلا سی که زیر بکرین و امشین جی مثلا دراوا یوروی بکرین تشتکه حساب بکرین تذبذب الاسعار و اوه پیداد بیتن نمونه که بسیط زیر بار هیواچار بصد هزار ابو بصد و 1000 ابو اگه ایکی ده مثلا کیلوه که زیری وگاویجی کریبا با 100,000 دلار وگاویجی زیر کریبا حتی وگاوی غرام نزدیک 36,000 دینار آید چوی نسر یعنی 1000 جاراسی چید بیتن 30,000 دلار دا استثمارا ساله که بین یا 10,000 یا 100,000 دلار بیت اگه مثلا با میلیون که کریبا پاره که خیالی فيعني ام بيجين بدائل جي ما حتى حد كي يتهين ام نو بيجين قالك درفت بردستن بس با بدائل جي يتهين يعني اك شينا زيري اونلاين بكريتن و طرس سر بيتن و بي معلومه و بينغاوي عشوائي باويتن زير يلسي كي جي هاي كيلو كي 2 كيلو كا چند بخو بكريتن او جی بلند و گران بیتن یعنی چجارا هندی پیزانین من هین زیر نگهشتی 145,000 بالعکس بری 12 ساله چید بیتن 55,000 بو هیدی 100,000 و که 136,000 لوانه بچی تا 105 یا لوانه بیتا 120 جی چه یکی زیر هبید بفروشید استثمار بکتن چه یکی پاره هبیتن بخو زیری بکریتن او مجال جی هید بەڵێ زۆر سپاس دکتۆر پەیامەکەت گەشت کاک چییە لەو ماوەی ڕابردوودا راپۆرتەکەم خوێندەوە نەک لە کوردستان بڵکو لە ئاستی دنیاشە ئەڵێ ئەوانەی کە لە بازاری فۆرێکسا کارەکەن لە 180یان محکومن بە زەرەر زیاتر لە 180 و تەنها کەمینەیەک لەناو بازاری فۆرێکسا ئەتوانێت خانزاج بکە بازارێک بۆرسەیەک وابێ بۆ ئێمە هەوڵاتی خۆمان تەشجیع بکەین لەم بازارەیە مامەڵە بکات و پێی بڵێن تۆ ئەتوانی قانزاجی گەورە بکەی ئەگەر فێر ببی بەباشی ڕاستە تەوانە و داتایە بۆ CFD بۆوانی کە لاڤرێج بەکارێنن بۆوانەیە کە مامەڵەیەکەکەن ئەو مامەڵێ لە ئاستی باڵانسەکەی خۆیانە نییە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە بازارێکی خراپە یا بڵێ تەواو هەموو گیانی زەرەر لە هەموو بزنسەکانی ترا هەیە لە هەموو بەرهێنانەکانی ترا هەیە بەڵام ڕێژەکە بۆ لە CFD بۆ ڕادەیە بەرزە تەمان تۆ بڕۆ سەری وێبسایتی هەر بڕۆکەرێک بکە هەر شوێنێک بکە ئەوانەی کە CFD فۆرێکسن بە دیسکلایمەرێک پێتەڵێن بازارە مەترسی هەیە بەڵام مەترسیەکانیشی تۆ ئەزانی کە چۆن کۆنتڕۆڵەکرێ کەسانی شارەزای بازاڕداریەکان ئەتوانن مەترسیەکانت بۆ کۆنتڕۆڵکەن زەرەرەکەت بۆ بکەن بە قازانج بەڵام ئەمە شارەزایەکی پێویستە کێشەکە لەوێیە کاتێک کەسانێک دێن لە بازارێکدا مامەڵاکەن کە بازارێکی زۆر قورسە ئەم بازارە قورسە تۆ بە بێ شارەزایی دێیت و کەسێکی شارەزار ڕاوێشی پێناکەی مامەڵاکەی بڵێ تووشی زەرەرەوی ئەگەر داتایەک وەرگری کە ئەڵێ 180 خەڵک زەرەرەکەن من حەزەکەم ئەو داتایە وەرگری ئایا ئەو 100 کەسە کە هەشتای زەرەرەکە چەندی شارەزای بازارەکەیە یە تۆ لە بازارێکدا کە تۆ زۆرینە شارەزا بن بێگومان زەرەرەکەن تۆ ئەگەر داتاکە کاتێکە تۆنی داتایەکی حەقیقی وەرگری کە 100 کەس بێنە کە ئەم 100 کەسە توانی بێتێمانیجی خۆیان کەن شارەزا بن و لە پەیمانگایەکی باش لە شوێنێکی باوەڕپێکرا و دەرسیان خوێن دەبێت شارەزای مانیژمنتیان بازارە بن ئەمانە تاشان زەرەرەکەن دواتر کاتێک باسی بازاری بۆرسا کەین ئوستاز حەزەکەم ئەم جیاوازیە هەبێ لە لای خەڵکی خۆمان بۆرسا پشتی کۆمپانیەکان نەگرێتەوە عەقد و بۆندەکانی نەوت و
بابەتە کشت و کاڵەکان ئەگرێتەوە. کریپتۆکەرەنسیەکان بەم دوایانە جزئێکن لە بازاری بۆرسە، دراوی وڵاتەکان ئەگرێتەوە. باشە کانزاکان ئەمانە هەمویان لە بازاری بۆرسەیە مامەڵیان پێوەکرێ. ئەم بۆندە گەورانە کاتیاڵی زەرەر هەموو ئەمانە ناگرێتەوە. زەرەرە گەورەکە کە باسەکرێت بابەتی CFD ئەوەی کە پێی ئەوترێت لاڤەرێج، ئەو کەسەی کە دەفتەرێکە خاتە سەر ئەکاونتەکەی لاڤەرێجێکی 100 وەرەگرێ ئێوێ معاملەی ملیۆنی دۆلاری پێ بکە. یەکە معاملەی ملیۆنی دۆلارەکەی ئەکرێ خێرێک بکەیت کە بە ملیۆنی دۆلارەوەکرێ بۆ نە دەفتەرەکەت بکەی بەدە دەفتەر ئەکرێت دەفتەرەکەت لە دەستبی. لێرە ئەو خەڵکە خۆی ئەو ڕێگەی هەڵەبژێرێت، خۆی ئیشەکە لە ئینڤێستێک لەوە بەرهێنانێکی جددیەوە ئەیکا بە قومار. ئەگینا تۆ بە 10,000 دلار دانی شەڕۆژی بۆ 100 بۆ 200 دلار مامەڵەکە بە ئاسانی لەم بازاڕایە گەر کەسێکی شارەزابی بە ئاسانی پایەکەی. کاتێک تۆ تووشێ قومارە ئەو ڕیسکە ئەبی کە تەماحەکەت لە حدێکدایە ئەتەوێت 10,000 دلار بە شێوەکەی بە 200,000 دلار. لێرەدا کێشەکە دروستە بێت. ئەگینا خودی پرۆسەکە خودی بازاڕەکە بازارێکی زۆر گەورەیەوە بەرهێنانێکی زۆر گەورەیەک ڤۆلیۆمی ڕۆژانی سەروی 5 تریلیۆن دلار لە دنیاە و دەرفەتێکی وەبەرهێنانە لە وڵاتانی پێشکەوتووە. من ئەم بابەتە لە وڵاتی خۆمانە وەکوتم لەبەرەوەی کەسی شارەزا موسسەی شارەزا و موسسەی سیقەپێکرا و هەڵ نەکەوتووە کە ئەم وەبەرهێنانانە بۆ خەڵک بکات بۆیە شوێنی خراپ پەیدا دەبێگینا لە دنیاە تۆ بۆ نمونە شارەزای ڕاوێژکاریەکەی تا چەند هاوڕای لەگەڵەوەی کە بەردەوام باس لە پەیکبوونی بەشی هەرە زۆری بڕۆکەرەکانەکرێت ناوەندگیرەکانەکرێت بۆ بینەرانی ئێمە بڕۆکەر ئەو کەسەیە و ناوەندەیە و موسسەیە کە تۆ بەسێتەوە بە بۆرسەی جیهانی و ڕۆڵی ناوەندگیرەکە بینێ لەو کڕین و فرۆشنەیە. هاوڕێ ئەم بۆچوونەی کە بەشی هەرە گەورەیان پەیکن بە فعلی وە بەرهێن نابەستنەوە بە بۆرسەی جیهانیەوە و تەنها مامەڵەیەکی ناوخۆی و ڕقەمی و سووەریە. نا بەشی زۆریان فەیک نین، بەڵام لەوانەیە فەیکەکان زۆر ڕویان کردێتە وڵاتی ئێمە لەبەرەوەی ئێمە ڕقابەی مالیمان نییە، لەبەرەوەی سویفتمان نییە کە بڕۆکەرێک من پارەکەی بە ترانزاکشنی بانقی بەمێ نەتوانێت حاشای لێکە و لەژێر ڕقابەی مالیەکی بەهێزا بێ بۆیە ئەو بڕۆکەرانە پێیابن کە خراپن. نەگینا بڵێ بەشی زۆری بڕۆکەرەکان نەخێر، بڕۆکەرەکان ڕقابەی مالیان لەسەر لە وڵاتانی پێشکەوتووە پێویستەکە ئیجازە وەرگرن شەهادەی حکومەت وەرگرن کە ئەمانە زەمانەت بن بە حکومەت و حکومەت شاودێری سێرفەرەکانیانەکە بۆیان نییە غەڵەتکەن کە غەڵەتێکەکەن محاسەباکرێن و خەڵکەکەش خەرەبووەکرێتەوە. بەڵام لە غیابی ئەم بابەتەیە کە تۆ چاودێریەکی مالیەت نییە و سویفتت نییە بڕۆکەرە باشەکان ناتوان لەگەڵ تا تەعاملکەن برۆکەرانێک پێیابن کە سکامن یان هەندێک برۆکەر هەیە لە وڵاتی ئەوروپیا بۆ نمونە لەژێر چاودێری داراییایە. کاتێکم برۆکەرت دێ لە عێراقا تۆ لە عێراقەوە ئەکاونتێکەکەیتەوە ناتخاتە سەر و سێرڤەرەی کە لە ئەوروپایە لەژێر چاودێری دارایە لێ غەڵەتی لێ قبول ناکرێت. سێرڤەرێکت بۆ جیاکاتەوە بۆ عێراق لێیا بارەزی خۆی تەعامل لەگەڵاکە و کەسیش ناتوانێت چی بەرامبەرکە. ئەم وردەکاریانە خەڵکێکە شارەزابێ ئەیزانێ، بەڵام خەڵکێکە شارەزابێ تێکەوێت لەگەڵ بڕۆکەرەکانە بڵێ بەڵام بڵێ بەشی زۆری برۆکەرەکان سکامن ناخێر ئەسڵی نییە. بەڵێ زۆر سپاس. دکتۆر ئیبراهیم ئەمەوێت لە بەڕێزت بپرسم چی بکەین بۆ ئەوەی کە هاوڵاتی ئێمە دەرفەتێکی هەبێ بە پارێکی دیاریکراوە لە پاشەکەوت هەیەی بتوانێت وە بەرهێن بکە بەبێ ئەوەی کە ڕیسک بکە لەو پارێ بەبێ ئەوەی کە ڕوبەڕووی ساختەکاری و فێڵ و قۆڵبڕین ببێتەوە. کامە ڕێگە ڕاستە ئێمە بیگرین لەبەر چ لەسەر ئاستی کۆمەلگا و موسسات بێ و چ لەسەر ئاستی حکومەت و دەوڵەتیش بێ ئەرکی لەسەرشان بێ بیکات. جنابی دکتور بەڕاستی ئەو پرسیارە یعنی پرسیارێکە جهێ خوددایە و جهێ خوشحالیە پرسیارە بهێتەکردن مرێتن ئەجیب شێوەیەکی بەرێ خوددەمی منزورێکی ئەکادمی بابەتێت ئیدارە و اقتصاد ئەم بژینی زانستین بزنسین سەر دەمانە مەبابەتێکی هەیە ئەم بژینی decision making ئەنکو بریاردان اتخاذ القرار کارگیری و بوریدا دەمی ئەم بریارێکی بدەین بێت چەند فلتەرەدا دەرباز ببیتن. حتی بریارەمە یا سەلیم بیت، حتی بریارەمە ئەمژێ پەشیمان نەبین، حتی بریارەمە ئارێشە دیڤدا بوومە و بۆ غەیری مە چێ نەبن. ئەو بریارە ئەمدەین یا یعنی ڕێسکەوەی یا زۆر نەبیتن. کولفە و منفعەمەیت هەین منفعاوێ وسا بوومە دیار بیتن هەر دەستپێکی باشتر بیتنش کولفاوێ و زەرەڕێت وێ. فلتەری ژمارەیەک ئەمبەرێ خودینێ مثلا کات عێراقێدا و هەرێمێدا ئەف بابەتە اشرية دولتي في مقبولة يعني مقبول نينا
اشری شرعی و مقبوله یعنی مقبول نینه یاسی امبر خداینی که اف کسا مثلا در حق ویتشتی در کویت یا در نکویتن خالا جماره 4 ام خوب براورد نکین پوالاتا که مثلا المانیا بونمونه یا پیروت کتن بیتن کرمن نهیتن یعنی ام اشتیوانانینین یا دی مرو پینگا و نهاوتن حتی ام نسح کین اف بریاره که سلیمه بریاره که جهه خدایه بریاره که رسکاوی زورا کمه دا ما ترسه که حوصا نبیتن که ام پینگا و پاوشین یا ششیجی هم جارا مبدأ که هی ام بیجن تحفظ ام هشیار بین یعنی هیدی و پینگا و پاوشین بوچی چینکو او مردود وی ده سرمز وریتن و بیتن مردودت ویجی و که ما بحث کرین ده ام دوباره نکین چندین لاین جیانا مبخو بگرن. بله دکتر من کاتی برنامه‌کەم تەواو بوو زۆر بە کورتی ئەگەر پەیامێکی بچووکە هەبێ یا شتێکت دەبێ بتوێ بڵێیت و من لێم نەپرسیبێتی فەرموو. زۆر سپاس بۆ جەنابی و زۆر سپاس بۆ مامۆستای لە هەولێرش پەیاما من ئەوەیە مرۆڤ پێنگاوێ نەهاوێتن تا تەئکید نەکەتن خوشبا فلتەرە هەمیە سافی نەکەتن پێنگاوێ نەهاوێت. بەڵێ زۆر سپاس کاکچیا فەرموو دو پەیامێک شتێک بەلاتەوە گرنگ بی بەر لە کۆتایی بەرنامەکە بیگەێنی ببینەرانی. زۆر باشە من تەنها ئەوە بڵم لە ئاخیرە ئەم بازاڕە باوەکو خۆی وەریگرین گەورەترین وەبەرهێنانە لە جیهاندا بەڵام نمونەی خراپ ئەو شێوازە خراپەی کە هەیە بیناسین و کاتێک کەسێک ئێوێ وەبەرهێنان لەم بازاڕەدا بکات پێویستەکە بزانێ وەبەرهێنان لە چی ئاکا لەبەری جۆرەکانی ئەم بازاڕە زۆرن شەریکەیە قیاس ناکرێت لەسەر کۆی بازاڕەکە دراوێک قیاس ناکرێت لەسەر کۆی بازاڕەکە ئەم بازاڕە ستۆک مارکێتە کریپتۆکەرەنسیەکانە چیە زۆرە کاتێک تۆ دەوێت ئینڤستێک بکەیت لەم بازاڕەیە پێویستەکە بە ئەخڵەتێکی وەبەرهێنانەوە بی مامەڵەکەت بکەیت بە پارەیەکەوە بیکێکی ئەم پارەیەت لێ زیادە ئیشت پێ نابێت لەبەرێن بازاڕە پشوو درێژیە بێ جاری وایە تۆ پێویست بە کاتێکی زۆرە تا ڕوح لەم بازاڕەیەکەی ئەو ئەسێتانی کە پێویستەکە خەڵک لەم بازاڕەیە وەبەرهێنانی تیابکە ئەوڵەن لە ڕێگەی خەڵکی دروست خەڵکی شارەزا و کۆمپانیا و بانقی باوەڕ پێکراوە ئەو ئەسێتانی کە زەمانن وەکو بۆ نمونە بیتکۆین تازە بۆتە ئەسێتێکی زەمان بۆ نمونە ستۆکی کۆمپانیا گەورەکانی دنیا زەمانن دراوەکانی وڵاتە پێشکەوتۆکان ئاڵتون زی و باشە ئەمانە شتانێکن کە خەڵک ئەتوانێت وەبەرهێنانی تیابکە بەڵام لە کاتی گونجاوە لە کاتێکانە کە نرخەکان زۆر بەرزن پێویستەکە بۆ مەش بگەڕێنەوە بۆ کەسی شارەزا. بڵێ بەڕێز کاکچیا زۆر سپاس بۆ دومیوانی بەڕێزم چیە ئەمین شارەزای بازاڕەکان لەگەڵمان بوو و دکتۆر ئیبراهیم موسا پسپۆری ژمێریانی دارایی لە دۆکەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویستە ئەم کاتە بینەری بەرنامەکەمان بوون و هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایکە خوازم.